بینەرانی قەدرگرانی کوردستان 24 کاتتان باش خۆشحاڵم جارێکی لە پرۆگرامی بۆ هەمووان بە ئێوە هێژا شاد دەبمەوە مانجی داهاتوو دەکەوینە نێو پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێستێ لە سەروبەندی بانگەشەداین کە ئەم شەو لە پرۆگرامی بۆ هەمووان گفتوگۆ دەکەین دەمانەوێت بزانین بە دیاریکراوی کوردستان چۆن ئامادەکاری کردووە بۆ پرۆسەکە هەروە دەنگۆی ئەوەشەیە لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق لە ئێستێوە خەریکی فڕوفێڵن ئەم شەو گەنگەشەی بانگەشە و ئامادەکاریەکان و ئەگەری فڕوفێڵەکان بە میوانداری هەرێک لە بەڕێزان کاوەگەردی کارژێری بەشی هەڵبژارنی پارتی دیموکراتی کوردستان و هەروەها کاکە کارزان سەباح هەورامی وەک شارەزا و چاودێرێک لە پرۆسەی هەڵبژاردن بەخێر بێن سەر چاوان پێم خۆش بوو کاکەوە کە هاتن لوتفتان نواند با لەوە دەست پێ بکەم ئێوە وەکو من کە گوتم ئامادەکاریەکانی کوردستان زیاتر مەبەستم ئێوە بوو پارتی دیموکراتی کوردستان بانگەشەکەی بە نەرمی دەست پێ کردووە چۆن خۆتان ئامادە کردووە بۆ پرۆسەی هەڵبژاردن ئێوارە باش کاکسیان زۆر سوپاس حتمما ئەگەر بگەڕێنەوە لە هەڵبژاردننی 24 زۆر جار هجووم کرا لەسەر پارتی وە قسەی نەشیا و کرا بە پارتی هەر هێمن بوو بۆ تاکیدم ئەو جارەش هەر بە هێمنی دەڕوە بانگشەی هەڵبژاردن نەکە لەلایەن پارتی و لەلایەکانی تریش لەبەرەوەی ئەم پرۆسەی هەڵبژاردنە جیاوازی زۆرە لەگە هەڵبژاردننی ساڵێک پێشێستا کە پەرلەمانی کوردستان بوو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تهدیدی حکوومەت دەکا تهدیدی پەرلەمانی کوردستان دەکات زیاتر پێیوەستە بۆ هەرچەندە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بۆ ئێمە زۆر گرنگتریشە بەڵام تهدیدی حکوومەتی کوردستان ناکە تهدیدی پەرلەمانی کوردستان ناکە بۆ بەدیدای من ینی ئەم هەڵبژاردنە لە بانگەشەکەیەوە دیارە هێمن و سەرکەوتوو دەبێ ئینشاڵڵا ببێ مشکل زۆر باشە شەڕی دەستور و مافی نەتەوەیی و شەڕی بە پێوەستانی هەرێمی کوردستان بە ئێوە دەکرێت وەکو پارتی طبعاً ڕێژەی کورد لە پەرلەمانی عێراقی لە سەتادەی تێنەپەڕاندیە کورسەکان ئێمە 329 کورسیمانەیە بەڵام ئەگەر تەمەشای بکەین زۆر جاران ئێمە کەمی نەبووین لە پەرلەمانی عێراق بەس توانیتمان زۆر قەرارات و یاسا بگۆڕین تاسیرمان هەبووە ئەم شەڕە لە دوای 2023 تاوەکو ئێستا بەردەوامە بەڵام لە دەوڵەتێکی وەگە عێراق خۆتان بە خاوەنی قەزیەکە دەزان ئێوە ئێمە خۆمان یعنی وەک پارتی خۆمان بنیادنانەوەی عێراق لەسەر دەستی ئێمە بووە بەڵام بەداخەوە ئەم دەستورەی کە نووسراز کە زیاترە تا ئێستا لە 50 مادە ئیشی پێ نەکراوە وە زۆر لە یاساکانی کال ئێمە تووشی دەوڵەتێک بووینە پڕە لە نەهامەتی پڕە لە فەسادی لە گەندەڵی ینی مێژ دەبتە گامێژ مەڕ دەبتە جوسەگیانی بە کەیف خۆیانە ینی کەیفیان لێبێ بەڕێوەی دەبن کەیفیان لێبێت جێبەجێ نەکە زۆر باشە دێم وڵات پرسیاری دیکە دەکەم کاکە کارزان باز لەوە دەکرێت لە ئێستاوە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق بە دیاریکراوی ئەگەر ناو بێنم دەڵێن تایبەتی لە بەغداد و لە مووسڵ نینەواش خەریکی ئامادەکارین بۆ فروفێڵ باز لەوە دەکرێت کە خەریکن کارتی دەنگدانی دەنگدەران دەکڕن با باڕوونتر بڵێم هەرچەندە عامری لە دوو ڕۆژی ڕابردوو و تەسریحی داوە دەڵێ یعنی ڕاستی کردوەوە بەڵام بازەوەش دەکەن کە ئەسڵ ئەساسی نییە بەڵام دیسان دەستگای ئاساشی نیشتیمانی عێراقیان کەسی دەستگیر کردووە لە نینەوە بە دیاریکراوی دەگوترێت لایەنێکی بە ناوی کریسیان کە نزیکن لە حەشدی شەعبی و لە بیرم زیاتریان بۆ توی دێڵم فەرمی دەڵێن دەنگ دەکردنەوە کاگێ سەهێن چی بکرێت کوردستان چی بکا بۆ ڕووبەڕوونەی ئەم کاکسفێڵان بۆ ئەوەی ئێمە بگەینە ڕاستی وەڵامی ئەو پرسیارەت دووشت هەیە زۆر گرنگە یەک ڕەنگە خەڵکانێک بڵێن ئێوە بەڵگەتان چییە لەسەرەوەی کە دەستکراوە بە ساختەکاری و تەزویر هەرچەنە تەزویری ئێستا وەکو جاران نییە ئێستا بەداخەوە ئەو لۆژیکە لە عێراق سەری هەڵداوە کۆمەڵێک گروپی میلیشیا
بە تایبەتی ئێستا دەستیانیاوەتە یاریەکی قیزەون ئەویش کڕینی کارتی دەنگدانە. دوو پارێزگا هەڵبژێردراوە بۆ ئەم حاڵەتە، یەک بەغدا لەبەرەوەی کە ژمارە کورسیەکانی زۆرە لە سەروی چل کورسیەوەیە و پارێزگای نینەوە کە 35 کورسی هەیە. ئەم دوو پارێزگایە هەڵبژێردراون بۆ ئەوەی خڕوقات و تەزویراتی تێدا بکرێت. بەڵگەمان بۆ وەڵامیە و پرسیارەوەیە کە لە چەند ڕۆژی ڕابردوو 40 کەس لەلایەن دەستگا ئەمنیەکانی عێراقەوە دەستگیر کراون کە فرتوفێڵ و کڕین و فرۆشتنیان بە کارتی دەنگدانەوە کردووە. و بەشێکی دووەمی بۆ پشڕاستکردنەوەی وەڵامی ئەو پرسیارەت لە ئاستی سەرکردایەتی سیاسی عێراق ئێستا دەنگەکە بەرز بووەتەوە. دوێنێ حیدەر عەبادی سەرۆکی ڕەوتی نەسر بە فەرمی ڕایگەیاندووە دەڵێ بەڵێ کڕین و فرۆشتن بە کارتی دەنگدانەوە دەکرێت. مقتەدا سەدر داوای کردووە کە کارتی دەنگدان بفرۆشرێت بەڵام دەنگیان نەدەنێ، دەڵێ پارەکە وەرگرن بەڵام دەنگ مەدەنێ هێزە سیاسیەکان. بڵێ وە لەسەر ئاستی پارتی دیموکراتی کوردستان بە ڕێسکا گوشیار زێباری تا ئێستا 3-4 جار هۆشداریەی داوە نووری مالیکی و دەوڵەتی یاسا و چوارچێوەی هەمانگی بە شێوەیەکی گشتی، کەواتە مادام سەرکردایەتی سیاسی هێزە سیاسیەکانی عێراق بە فەرمی دانیان بە مەسەلەی ئەم حاڵەتە ناناوە، پێویستە دووشت بکرێت، یەک کۆمیسیۆن ڕێکارەکانی تون بکاتەوە، دوو پێویستە دەوڵەت حکوومەتی عێراقی بە فەرمی بێتە ناو بابەتەکەەوە لە ڕێگەی دامەزراوەکانی خۆیەوە ڕێگری لێ بکات. سێ پێویستە لیژنەی فتوای عێراقی بە وەقفی سونی و شیعیەوە بەیاننامەیەک دەرکەن بە فەرمی ئەمە بە حرام ئەوە بکرێت، کە بەڕاستی ئەمە جۆرێکە لە کڕینی دەنگ، جۆرێکە لە کڕینی ویژدان و کاکسەهێن ئەوەی کە زۆر مەترسیدارە. بەڵێ ئێستا لە مووسڵ تیم دروستکراوە، قاچاقچی هەیە و بۆرسە هەیە، بۆرسە هەیە سەر پرۆسی دیموکراسی لە عێراق. دیموکراسیت ناخەنە ژێر پرسیارەوە تۆ دەنجی هاوڵاتی بکڕی و بەدڵنیاییەوە کاکسەهێن و حاڵەتەکە زۆر مەترسیەکە لە چیدایە بەوەی کە پرسیاری جدیەوەیە کاتێک کە پەرلەمانتارێک کەسێک دەبێتە پەرلەمان لە پەرلەمانی عێراق بە کۆی گشتی ئەو 4 ساڵە نزیکەی 570 میلیۆن وەردەگرێت بە کۆی ئەو موچەیە کە کۆی دەکەیەوە. ئێستا بەهای کڕینی دەنگی کورسی لە بەغدا گەیشتوتە نزیکەی 5 میلیارد دینار، 5 میلیارد، واتە خۆی لە کارتێکی دەنگدان خۆی لە نزیکەی 400,000 دەبینێتەوە. لە مووسڵ لە ناوچەی ڕەبیعە ئێستا ئەگەر بچی کارتی دەنگدان بکڕی دەماوە، هەمووی کڕدراوە. بەداخەوە هێزێکی سیاسی میلیشیایی بە ناوی کریستیان لە پارێزگای مووسڵ بە شێوەیەکی ئاشکرا دەستی کردووە بە بەخشینەوەی پارەیەکی یەکجار سۆر. ئەسڵەن ینی دامەزراوەی چاودێری دارایی عێراق و دامەزراوەی دەستەی نەزاهی عێراقی لەکوێن دەستخۆشکا کارزان بە ئەو پرسیارە لە کاکاوە بکەم. زێدەتر ئەو کڕین و فرۆشن و مامەڵەکردن و مەترسیانەی کە هەیە با بەڕوونی بڵێم دژایەتی ئێوەی پێ دەکەن، دژایەتی پارتی دیموکراتی کوردستانی پێکەن، لەبەرەوەی ئەوە قسەی خۆم نیە لە جیرفان بۆ دەرمێنابێ. ئێستا کە دەیبینین ئەوەی خۆی بە کردوتە خاوەنی کوردستان و خاوەنی بابەتە نەتەوەیی و مافە سەرەتاییەکانی هاونیشتیمانیانی کوردستان پارتی دیموکراتی کوردستانە، چی دەکەن بۆی ڕوبەڕووی ئەوە ببنەوە؟ ئەوە لە دەستەی هەڵبژاردن بە تایبەتی ئاگاداری ورد و درشتی ئەم بابەتانن، چی دەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەوانە؟ ئەگە بینە سەر بابەتەکە ئێستا تقریبن وەک شەڕی تایفیشی لێدایە. یعنی ئێستا لە هەندێک شوێن لە بەغدا کە نیوەی شیعەنە نیوەی سونەنە، لە هەندێک شوێن کارتی دەنگدەری شیعە دەکڕن دەشێنن. باشە باش ئێستا قەیناکە کارتەکەت کڕی لە بۆی دەنگت بداتێ دەیشێن بەس لە بۆی دەنگ نەدەن تاسی لە دەنجان نەکە. ئەوە بەشێکیان لە بەتایبەتی لە پارێزگای مووسڵدانەوە سوقلی پارتی کە ئێمە ئاخر ئینتخابات لە 2021 ئێمە نزیکەی 9 کورسیمانێنە لە مووسڵ کە 16 ئۆکتۆبر ئێمە ئەوێ مامەجێشت بووە ئینجا 9 کورسیمانێنا لە 34 کورسی 36 کورسی ڕێژەکی باشمانێنا. بەڵام ئەی سەقافەتی دەنگدەرت لەکوێیە؟ تۆ بێ یەکێک ئێرادەی تۆ بکڕێ ڕێی تۆ بکڕێ بەبێ ئەوێ ڕێی تەبێ ئەدی ناتوانێەوە ئاگاداری ناوەندە نێودەوڵەتەکان بکەنەوە بۆی کە هەیە وەکو حەزب ئەخ پارتی دیموکراتی کوردستان حەزبێکی کاریگەرە نەک لەسەر عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. کاکسێن من لە بیدایەت باسم کرد ئێمە تووشی دەوڵەتێک بووینە نەگرنگی بە دەستور دەدا نەگرنگی بە یاسا دەدا
ئێستا ئێمە سێ یاسامان هەیە لە سێ حالت یعنی بەرەنگاری دەتوانی بەرەنگاری ئەو دیاردێ ببتەوە لە یاسای هەڵبژاردن کاکە لە یاسای هەڵبژاردن تێدایە بە جەریمە لە قەڵم درایە یاسای جنایی عام تو دەستەی نەزاهەت هەیە بۆ لێکۆڵینەوە بکە یعنی بەڵام نایکەن خۆیان بەشێکن لەو پرۆسەیە نایکەن و دووش خۆگەندەڵی بەس بەوە نییە کە کارتی دەکڕیەوە کاکە تو 250,000 کەسە زیاتر کرد تا حەزی شعبی ئێوە کارتی بکڕیەوە نەکڕیەوە دەنجی بۆ قای دەکەیتی بۆ قایدی ئەو حەزی شعبی ئەو جەفەوزە لەیوای هەر شتێکە یعنی بەڵام کەم تەرخەمی هەیە بەڵام لە هەمووی بیمتر پێش ئەوەی ئێمە ئەو بابەتانە لێ بکۆڵینەوە ئێمە بابەتی مەنی پۆلیتیکەل مەنی مال سیاسی پارەی سیاسی پۆلیتیکەل فاینانسینگ تەمویلی سیاسی ئەو لە کوێ تێنە پارەیە قانونی انتخابات دەرێ دەبی سەقفەکە تەبی دەبی قانونی ئەحزابت هەیە دەبی حەزب دیاری بکە ئەو مەزدەڕی ئەو پارەی لەکوێیە لەبەرەوەی پارێکی خەیالیە تو دەنگ دەرێک بکڕی بە 400-500,000 زۆرە مەزەری پارەکەوە مەزدەڕی پارەکە لە دێم وڵات کاکە کارزان هێزە کوردەکان بەگشتی آخر ئەوە بەتەنها ئەمن گوتم ئەوە دایانەوە زیاتر دژاتی لایەنێکی سیاسی دیاریکراو کە خۆی بە خاوەنی قەزیەکە و کوردستان ئەزانێ بەڵام ئەدی ئەرشی سەرشانی هێزە کوردەکانی دی ئەو مەترسی نییە چۆن ڕوبەڕوو بنەوە چ بکەن قۆناغەدا چی بکەن کاکسەهێن بۆ تەکمیلەکردنی قسەکانی بەڕێز کاکاوە دوو خاڵی دیکە هەبوو ئێستا لەبەرەوەی حملەیەک دەست پێکراوە باسی مەسلەی ئەم تەزویراتە دەکرێت باسی کڕینی کار دەکرێت تاکتیکێکی دیکەیان بەکارهێناوە پلان بیان بەکارهێناوە پلان بیەکە چۆنە بۆەوەی دەستەکەیان کەشف نەبێت کە کارتەکان کراوە بڕوا بکە کاکسەهێن نامەوێت ببتە ڕێکلام لەو بەرنامەیە دوایی بۆ بەڕێستی دەنێرم سایتێکی ئۆنلاینە دەڵێ داوا لە هەموو گەنجان و هاوڵاتیانی ئەم پارێزگایە دەکەین لە ڕێگای ئەم سایتەوە خۆیان تۆمار بکەن وەکو چاودێری سیاسی ئەم هێزە سیاسیە ئێمە بە دوواداچوومان کردەوە خۆم تەلەفۆنم لەگەڵ چەند نەفرێک کردووە گەنجەکە ئەڕواتە ئۆفیسی حزبەکە ئەڵێ تۆ بێنە کارتی دەنگدانەکەتم بەرێ کارتی دەنگدانەکەی لێ وەردەگرێ 100,000 دەداتەوە بە ناوی چاودێر تەبعاً وان نییە ئەوان نزیکەی دەوری بۆ نمونە 50,000 کەس بە ناوی چاودێر وەردەگرن چاودێری حزبی بۆ سەر قوتابخانەکان ئەو 50,000 کەسە کە وەری دەگرن مەرجە دەبێت کارتی دەنگدانیان هەبێ هەموو کارتەکانیان لێ وەردەگرنەوە بزانەوە فێڵە کاکسەهێن یعنی دەیانەوێت پلان بی بەکاربێنن خاڵی دواتر ینی زۆر سەیرە ئێستا باسی ئەوە دەکرێت کە نزیکەی 600 ملیار دینار 600 ملیار دینار دانراوە بەس بۆ کڕینی کارتی دەنگدان کاکسەهێن دوو پلانە پلانی یەکەم کار دەکرێت بۆ بردننی 11 کورسی کۆتاکان چونکە کورسی کۆتاکان لە عێراق بە یەک بازنەیە واتە محافەزات نییە بۆ ئێستا کورسێک بۆ هەولێر دانراوە لەسەر تاسەری عێراقەوە دەتوانیت دەنگ بدەیت دەتوانێت دەنگی کۆتاکان تەزویراتەکە هەموو بۆ ئەو 11 کورسیەیە تەزویراتەکە ها بۆ ئەو 11 کورسیە دوای 11 کورسیەکە دایان ناوە لە مووسڵ 11 کورسی و لە بەغداژ نزیکەی 15 کورسی تەزویرات بکرێ بە کۆی گشتی ئەو تەزویراتەی کە دانراوە لە عێراقدا خۆی دەگاتە نزیکەی 35 کورسی 35 کورسی عێراق ئێستا لە بەردەم تەزویردان لە بەردەم هەڕەشەی تەزویردان کاکسەهێن ئەم کورسیانە بەکار دەهێنرێت لە بۆ هاوکێشەیەکی هەرێمایەتی نێودەوڵەتی لە دژی پرۆسی سیاسی عێراق واتە سبەی ڕۆژ ئەو 35 کورسیە لە دژی پارتی دیموکراتی کوردستان کە مەسەلەن هێزێکی نیشتیمانی و نەتەوەیە لە عێراقدا لە دژی پارتی بەکاری دێنن و لە دژی قانونەکان بەکاری دێنن من ئاگام لێ ئەو 35 کورسیە بەکاری دێنن لە بۆ هەڵوەشانەوەی ڕێکەوتنی شنگال لە بۆ دروستکردنی ئەوەی کە شنگال جیا بکرێتەوە لە مادەی 140 و لە بۆ دروستکردنی هەندێک قوانینی تایبەت کە تایبەتە بە یاسای شەهیدان و ئەنفالی هەرێمی کوردستان وە کاکسەهێن ئەمڕۆ بە فەرمی بەڕێز لویس ساکۆ کە نوێنەرایەتی کریستیانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات بەیاننامەی دەرکردووە ئەڵێ کاکە ئەمە حاڵەتێکی زۆر ترسناکە زۆر مەترسیدارە داوا لە هێزە عێراقیەکان دەکەم داوا لە پارێزگای مووسڵ لە دەشتی نینەوە مەسیحیەکان دەکەم کە دەنگ نەدەنە ئەو هێزانە کە ئێستا تەزویرات دەکەن بە ناوی کریستیانەکانەوە چونکە بەشێکی زۆری ئەو تەزویراتە کە دەکرێت لە ژێر سایەی سێبەری بە ناوی کریستیانەکان
و لە ژێر سێبەری کورسی پێکاتەکان دەکرێت ئەمە زۆر ترسناکە و کاکسەهێن بۆ مەسلەی ئەم تەزویراتە پلانێکی دیکە هەیە ئەویژەوەیە لەم فترەیە داوا کراوە کە بەشێکی زۆری کریسیانەکان لە ناو هێزە عێراقیەکان وەکو پۆلیس تۆمار بکرێن کەچی هێزێکی سیاسی کریسیان هاتووە ئەمەی قۆستوەتەوە ناوی مەسیحیەکانی تۆمار کردووە نەک بە ناوی مەسیحی بە ناوی هێزی شیعە تۆماری کردوون بۆی لە ناو سوپای عێراقیدا ئەو وەلایی بۆ ئەو هێزە سیاسی هەبێت. زۆر باشە تۆ وەڵامی پرسیارەکەی من نیوە داوە دێم وڵات لەوانەیە هەمان پرسیار لێ وڵا هێزە سیاسیەکان جگە لە پارتی دیموکراتی کوردستان هیچیان هەڵوێستی جدیان نییە چی بکەن چی بکەن یعنی لە سەریان دەبێت شەقام کوردستانی نین مەگەر کوردستانی نین بڵێ چی بکەن دەبێت شەقام بجوڵێنی دەبێت لە ڕێگەی ئیعلامەوە باز بکرێ و دەبێت لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لەگەڵ بەشی پارتی خۆی داتە بەرێ بەس ئێوە بن بەس ئێوە بن دەزانی چێکاکسێن ئێمە ئێستا کورسی هەرێم تعدید کرا هەمووی 44 کورسیە لە زمنیا 2 کورسی کۆتا لە دۆهۆک و لە هەولێر مەسیحیەیە هیچ تەسیرێک لە هەرێم ناکە ئەوەی دەمینێ مووسڵ و کەرکووکە بە تایبەتی کەرکک هەر نەک کارت کڕێ باشە ئەدی ئەو باشە مووسڵ و کەرکک ئەدی ناوچە جێناکۆکەکان هاونیشتمانێک لە دوزەکەم کاکسێ ئەو نیشتمانێک لە دوزەوە تەمەنای کاندیدێکی پارتی دەبینێتن ئەوە مجامەلە نییە دەبینێ حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتی کوردستان دەکات دەبینێ ئاوەدانی و پرۆژەی ڕووناچی و کارەبای 24 کاتژمێری لەوانەیە گەرمیانەیەک لە ناوچە جێناوەکان حەسبکە کاندیدێکی پارتی دەنجی پێبدا بۆی ئەو خەدەماتە بگات ئەویش چۆن ڕوبەڕووی ئەوانە دەبنەوە فروفێڵتان لێ بکرێ وەکو پارتی کاکسێن ئێمە گەر دەنگدەرانی سلێمانی و گەرمیان یعنی ئەو دەنگانەی چەند ساڵە کە دایتیان بابێن جار بەجار پیاسە چێ هەولێر و دهۆک بکەم بزان لێرە چکرایە لەوێ چکرایە من ناڵێم دەنگ بدەنە فلانە کە سوفلان بەڵام با تەجروبەی کەن کاکە دەنگدان شتێکی ڕێژەکی نەگۆڕ نییە تۆ هەتا ئیلا دەنگ بدەیە حەزبی ئەلف هیچ شل لە بۆ نەکە یعنی وەرە تەمەشای کەتەلۆکەکی حکوومەتی کوردستان کە بە هەزارها کیلۆمەتر جا دەکرایە بە زیاتر لە 23 بەنداو کرایە ئاسایشی ئاو ئاسایشی خۆراک ئێستا هەولێر گەورەتر مشکلی ئاوی هەبوو لەوانەیە لە شستەکان و لە هەفتاکانڕاگەیشتە سلێمانیش فریاکەوتنی ئاوی خێرا بۆ سلێمانی سەرۆکوەزیران ئەویشی دابین کرد بەیوای مشکلەی ئاوەڕۆمان هەبوو لە هەولێرە لێت کە تووشی فەیزانات دەبوون ئەویش کرا بەرنامەی ڕزاکری ئێکا کە دەنگ دەری بەڕێز تۆ بزانە چێ خزمەتت دەکا ئێمە کاتی خۆی لە شۆڕشی ئەیلول و شۆڕشی گوڵان دەمانگو ئەو حەزبە باشە لە بەرۆی پێشمەرگەی ئازای هەیە فلانە داستانی کردی کاکە ئێستا دنیا گۆڕا ئێستا حەزبێک باشەوەی کە خزمەتت دەکا ئەوەی دێ دەرەوە باشە کاکە کاوە حەزبەکان ئێستا لە ئێستاوە لەوەتی 2-3 ڕۆژی رابرد و بانگەشە دەستی پێ کردووە دیسان هەمان لە کوردی دەڵێ هەمان قەوانە وا دەبین هێرش دەکرێتەوە سەر پارتی باشە ئەوانە بە هەڵەتێ نەگەیشتوون ینی ئێرە شەڕەکە شەڕی پەرلەمانی عێراقە خۆ شەڕی کوردستان و پەرلەمانی کوردستان و حکوومەتی کوردستانی نییە بۆ هێرشەکە دیسان دەست پێ کردەوە سەرەوە وەڵامتان چێ وەکو پارتی هەڵبژاردننی 24 وابزانام ئەزمەی سەماعی پەیدا بوو لە کوردستان سەماع نەمانجی بشێندرێ بەڵام دوایی چی لێ هات هەر گەڕانەوە هاتنەوە مفاوەزاتیان لەگە پارتی کرد و بەڕێز سەرۆکی وەزیران کاک مەسروور گوتی کاکە شتە تێدا بێلنەوە وەبی بەیانی دوای انتخابات پێکەوە دانیشین کا هیچ شان تێدا نێشتەوە بەڵام پارتی بە دڵێکی فراوان و پێشوازی لێکردن و ئەوە ماوەی نزیکەی ساڵێکە نزلە بۆ ساڵێک دەڕوە خەریکی مفاوەزاتی پێکەنانی حکوومەتی هەرچەندە حکوومەت پێک نهاتیە ئەوان بە دەستکەوتی دەزانن ئێکە تۆ حکوومەت پێک دێری لە بۆ خزمەتی خەڵکو و نیشتمانی خۆتە کە پێکت دەینە یانێ تو زدی خەڵکو و نیشتمانی خۆتی بەڕاستی ینی بەڵام ئەمانە هیچ تریان پێ نییە کاکە ئەوە پرۆسەی کارە بەگەیشتە هەڵە بزش 24 سعاتی ئێوەڵای من خۆم لە خەڵە هەولێرێ ما ئەو کارەبای پێشتر بە مۆلیدەی دەمدا 4 قاتی کارەبا بوو پارە ڕاست کاکە کارزان بۆ ئەو ناوچە جێناکانەی کەوتمان بڵێ
سەرکردایەتی سیاسی کوردستان و بە دیاریکراویش ئەوەی کە خۆی بە خاوەنی کوردستان ئەزانێت چی بکات بۆی دەنگدەر بتوانێت چکە گوتم لەوانەیە دەنگدەرێکی گەرمیانی دەنگدەرێکی ئەم ناوچە جێناوکانە کە هەولێر دەبینێ و بادینیان دەبینێ و ئێستاوە لەخوا بە زیاد بێ هەڵەبجە و سلێمانی وا دەستی ئاوادانی حکوومەتی پێدەگا لەوانەیە حەز بکاتن ئەو خەدەماتە بگاتە وێش چی بکە ئێرە چیان بۆ بکەن دوایی ئەو فروفێلەش لە ئارادا بێ چۆن ڕوبەڕووی ئەوانە بینەوە بۆی دەنگدەرێک لە گەرمیانە بتوانێت نۆرمال دەنگ بە لایانی کوردی بدا خۆی کاک سەهێن بۆ وەڵامی ئەو پرسیارەت دوو لایەن هەیە پێویستە خۆیان جێبەجێ بکەن یەک حکوومەتی عێراقی بەداخەوە کەمتەرخەم بووە لە دووشت یەک ئاساییکردنەوەی دۆخی ئەو ناوچانەی کە پێیان دەوترێت مادەی 140 ئێمە ڕێکەوتنی شنگالمان هەیە و ڕێکەوتنی کەرکووکیشمان شنگال ئەمڕۆ وەزارەتی ناوخۆ بەیانی دەکرێت دەڵێ هیچی جێبەجێ نەکراوە کاک سەهێن یەک شتی تر پێ بڵێم پارتی دیموکراتی کوردستان کە حزبی یەکەمی عێراقە لە ڕووی دەنگەوە و تا ڕادەیە قوتبی دەسەڵاتی هەرێمی کوردستانیشە یەک بارەگای لە شنگال نییە یەک بارەگای لە شنگال نییە لە کاتێکدا ژمارەی نفوسی شنگال وا بەرە و 500,000 دەڕوا لەوێ هەموو حزبەکان بارەگایان هەیە لە هەموو هەڵبژاردنێکیشدا پارتی کاندیدی شنگالی هەیە زۆر سەیرانی لە شێخانەیەتی لە ناو ئێزیدەکان هەیەی ئەمە حکوومەتی عێراقی کاری نەکردووە بۆ ئاساییکردنەوە مەتیقانە لایەنی حکوومەتی هەرێمی کوردستان ئێخۆ نەڕوە بەچەکەوە بڵێ لەو ناوچانە پێویستە دۆخەکە ئاسایی بکرێتەوە دەبێت پابندی ڕێکەوتن بی کە حکوومەتی عێراقی نەیکردووە لایەنی سێەم کە بەداخەوە کەمتەرخەمە نەتەوە یەکگرتووەکانە لە ڕێکەوتنی شنگال لە مەسلەی ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و لە خانەقین لە کفری لە شوێنەکانی دیکە نەتەوە یەکگرتوەکان بڕیاری وابوو کە لیژنەیەکی باڵای ئەمنی هەماهەنگی هەبێت لەگەڵ حکوومەتی عێراقیدا بۆ ئەوەی ناوە بەناوە ڕاپۆرتی خۆیان بەرز بکەنەوە و ئاگداری دۆخی ئەو منتیقەیە بن و بەداخەوە نابینی نەتەوە یەکگرتوەکان هیچ هەڵوێستێکیان هەبێت لەسەر دۆخی شنگال کە ئێستا بەڕاستی کاکسێن خراپترین دۆخی شنگالە ئەمڕۆ کە ئێستا پێشەوەی بێمە بەرنامەکە چەندین بارەگای حەشدی شعبی بارەگای پەکەکە بارەگای هێزە چەکدارەکان لەوێن ڕێگە نادەن کاندیدی پارتی لە ناو شنگال بانگەشە بکات ئێوە پرۆسەیەکی ناتەواوە دەبێت کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان باشە ناتوانێت سکالا بنووسێت لەسەرەوەانە کاکە ئێوە وەکو حزب سکالا ناکەن سکالا نانووسن کاندید خۆشی دەتوانێت سکالا تەقدیم بکە ئەدی وەکو حزب لایەنە حزبش دەتوانێت ئمە مخەوەلی خۆمانەیە گازان باسی ئێنێستا بۆ نمونە لە شنگال لە مووسڵ مخەوەلی ئێمە لەوەیە مخەوەلی جەنابی سەرۆکەوە کا لە عامەی پێەیە دەتوانی شکات بکات سکالا بنووسێک کاندیدێک مەجال نەدەمبستە شوێنێک ئەوە قابل و قبول نییە لەبەروەی کە تۆ دەبیە کاندید لە بازنەیەک لە ینی پارێزگایەک یانی تۆ حەقتێ لەو پارێزگای بە هەمووی حرەکەی بکەیت بەڵام کاکسێن کارزان ببوورە دێمەوەڵە ئەمەی بەغدادەی کە یعنی زۆر خەتەرە ئێستانگۆ باسی مادەی 140 کرد مادەی 140 دەبواە 2007 تەواو بەجێبەجێ کرابە بەڕاپرسیەوە بەهار سێ خەتوەوە ڕاست لە 2007ەوە لە دوای 16 ئۆکتۆبەر گەورەترین گۆڕانکاری لە دیموگرافی دەنگ دەرکرا لە کەرکووک ڕاست کاکە چ عەرەب هەبوو لە دەورا پشتی کەرکووک هەمووی هینانە ناو کەرکووک و بیتاقەی دەنگدانیاندانێنا بەس بۆ ئەوەی ڕێژەی کورد کەم بێتەوە چێ بەرگری لەوە دەکات چێ پێی دەکرێت لە کوردستان چێ تەنها بەرگری ئەوە دەکا دیموگرافی نەگۆڕێ تعریب نەکرێ زارێژدی چێ ئەوە پێتان دەکرێت من میسالە کردو دەجەرم لە ئەگە بە کوردی وەڵامشکە لە انتخاباتی 12/5/2010 ئەینەن انتخاباتی پەرلەمانی عێراقی بوو دەنگدەرێکی زۆرمان خەڵکی شنگال کە ئاوارە بوون لە نزیک دۆهۆک نزیکەی 180,000 دەنگدەر بوو دەنگەکانیان سوتا جەنابی سەرۆک ئێستاش بەبیرم دێ پەیامێکی بڵاو کردو گوتی دەنجی یزیدیەکان ئەمفال کرا یعنی بەڕاستی ئەمە یەکەم جار و دووەم جار نییە ئەمانە هەموو جارێش بە بەرنمەیەکی نوێتر دێت دەستخۆش ئێستا دوامین پرسیار ئەفو کاکە دوامین پرسیارم چکە کات نەماوە بە ئینسافەوە دەبێت داواشکەم ئەوەی کاکە کاوتی دەڵێت یەکەم جارنێ و دووبارە دەبێتەوە کوردستان چی بکە بۆی ئەوانە دووبارە نبنەوە زارشکە بەرامبەر کوردستان کاک سەهێن لەو هەڵبژاردنە گەورەترین ئیش لەسەرەوە دەکرێت و کاکاوە باسی کرد دیموگرافیایی دەنگدەر لەو منتیقانە گۆڕانکاری بەسەردە بە تایبەت
لە مووسڵ لە نینەوە کە لە بەرەوەی پارتی دیموکراتی کوردستان 9 کورسی هێناوە ئەوەی کە زۆر گرنگە پێویستە لەسەر ئاستی سەرکردایەتی سیاسی کوردستان پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراقی بکرێت مادام ژووری هەماهەنگی هاوبەشی قەیرانەکان هەیە مادام ژووری ئۆپەراسیۆنەکان هەیە معقولی تێدانی هەموو ڕۆژێ بە هەزاران کەس لە نینەوە ناوی دەنووسێت لە بۆ هێزەکانی حەشدی شعبی دەنگیان پێدەدرێت کاکسەهێن ئەم پرۆسەیە لە نینەوە ڕانەگیرێت کورد بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان زەرمەندی یەکەمە و لێ شت ناشارمەوە ئەم پرۆسەیە لە نینەوە کۆتایی پێنایەت دوای نینەوە کە ئێستا کەرکووکیش دەست پێکراوە دێن لە مەنتیقەی خانەقین لە سەلاحەدین لە هەموو ئەو لە مەخموود کاکسێ حاڵەتێکی دیکە هەیە ئێستا ئیش لە بۆ ئەوە دەکرێت هەموو بەڕێوەبەری ناحیە و قەزاکانی ئەوانەی کە بەدەست پارتی دیموکراتی کوردستان لە نینەوان هەمویان بگۆڕن خەڵکانی نزیک لە حەشدی شعبی لەوێدا گەیشت سپاس بۆ کاکە کاوەگردی کارجێری بەشی هەڵبژارنی پارتی دیموکراتی کوردستان و کاکە کارزان سەباح وەکو شارەزا لە پرۆسەی هەڵبژاردن سپاس بۆ بینەرانی قەدرگران کە تاوەکو ئێستا یاوەرمان بوون بە هیوای بەدەستهێنانی دەنجێکی زۆری کوردستانی لە بەغداد هەمیشە داشات دەستان.